ئەمڕۆ من وەکو پارێزەر گۆراندی بەگەیی کە پارێزەری 81 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لە زۆربەی کەناڵەکان و هەروەها زۆربەی شار و شارچکانی هەرێمی کوردستان دەکەم یاداشتێکمدا بە بەڕێز نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. دوای ئەوەی کە یاداشتەکەی خوێندەوە و بەڕێزیان ئاماژەی بەوە کردکەوە کاری جددی لەسەرم یاداشتە دەکا. لە یاداشتەکەی ئێمەدا هاتبوو کەوە چیتر ڕێگە نەدرێتن دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان مامەڵەی یاسایی بە شێوازی لە دەرەوەی یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ڕۆژنامەنووسانە بکاتن کە بەهۆی پیشەکانیانەوە دەستگیر دەکرێن و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. بەڕێزیان وەکو نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕایگەیاندکەوە هەوڵی جددی دەداتن و لەسەر هێڵ دەبێتن بۆ ئەوەی جارێکی تر لە داگاکانی هەرێمی کوردستان کار بە یاسای ژمارە 35 ساڵی 2007 بکرێتن. ئێمە لەسەر ئەوە ڕێککەوتوین کە بەڕێزیان وەکالە بۆ پارێزەر بکاتن و هەر بەناوی ئەوی شەوە سەردانی دادگاکانی هەرێمی کوردستان بکەین و جارێکی تر ڕێگری لەوە بکەین کەوا ڕۆژنامەنووسان بە مامەڵەی یاساییان بە شێوازی تر لەگەڵدا بکرێت. بۆیە من کات بەجێ دێنم بۆ بەڕێزیان سەبارەت بە و یاداشتی ئەمڕۆ کە ئێمە ڕادستی بەڕێز نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانمان کرد. هەموولاک دەزانن کە یاسای ژمارە 35 ساڵی 2007 کاتێک دەرچوو بەیەکێک لە دەستکەوتە گرنگەکانی کاری ڕۆژنامەنووسی دانرا و ئەمە لە جیک و دوور باسمان دا گرنگی ئەم یاسایە کرد کە دەقێک قانونی باشە. ئەمە یاسایە نەک بڕیار بەداخەوە لە ڕۆژی دەرچوونی یاسای ژمارە 35 ساڵی 2007 هەمیشە تووشی ئەو گرفتە بووینەوە کە دادگاکان لە کاتی بوونی کێسێک واتە کاتی موزوعی دەعوا ڕۆژنامەگەریە یاسای ژمارە 35 جێبەجێ نەکراوە. جارێک خەنابراوتە بە قانون عقوباتی عراقی، جارێک کرا بەکارهێنانی مادەی اتصالات، مۆبایل، جارێک یاسای تیرۆر. لە سەرەتای دەرچوونی یاساکە ئێمە وەکو سەندیکا هەندێک جار دادگاکان پاساویان ئەو بوو کە دەقی قانونەکەیان نەبینەوە. سەندیکا ئەو قانونەی جارێک کە چاپ کرد بەسەر دادگاکانی تەوزیع کرد. لە 7 شوباتی 2011 لەگەڵ ئەنجومەنی دادوەری دانیشتین ڕێککەوتنێکمان کرد کە دەبێ یاسای ژمارە 35 جێبەجێ بکرێت. حکمت لە یاسای ژمارە 35 ئەوەیە کە عقوباتی سالیبە للحوریە لەغو کراوەتە بە غەرامە.